خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک بۆ جارێکی دیکە لە بەرامبەر نەبوونی خزمەتگوزاری لە بەردەم ئەنجومەنی وەزیران گربوونەوە. خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک داوایان لە سەرۆکی حکوومەت و بەرپرسانی باڵای هەرێم دەکرد بەڵێنەکەی خۆیان ببنە سەر و خزمەتگوزاری بگەێنن بە هەشتی حەسارۆک. ئەو چەند ساڵە دەنارێنی بەبێ ئەوەی خزمەتگوزاریمان لۆبێ ئەوە عەفتەکەی کە هاتین بەڵێنیان پێداین کە خزمەتگوزاریتان لۆ دەینین بەڵام بەڵێنەکەی نەگەیاندرا سەرێ. هیچ خزمەتگوزاری بێن لۆنەتوە تا ئێستا تەنها 6 مترەشان کردیە و تەواو هەردەبیریشان لێدانە و سەریا قەپار کردیە هەر ئەوەندەی شەکە هیچ کە نەکرێ نەفەڕە کرایەوە نە ئاوکارەمان ڕاتشیانە هیچ ئاسانکاری لۆ ئەو زەویانە ناکەن. خۆپشاندەران ئاماژەیان بەوە دەکرد ژمارەیەکی زۆر خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک کرێنشین و بەو ئومێدەوە چاوەڕێ دەکەن کە دەربازیان بێت لە کرێچێتی و زەویەکانیان بکەن بە خانوو. داوای خەدەماتی دەکەینەوە لە مێژە چاوەڕوان بەڕاستی لەو چۆلەوانێ ژیز ناکرێتن داوای خەدەماتی سەرەتایی دەکەین بەڕاستی ئاوە کارەبایە شەبەکەی ئاو کارەبایە فەتحی کۆڵانەکانە ئەو بەڵێنانە کە بە ئێوە درایچی نەوت هیچ بەهیچێ ناوەڵە سەرۆکی حکوومەت هات ئەوە 3 ساڵە هیچ بەهیچ محافەزات هەوە هات هیچیان لەوە ناکردی هاتە ئێستاکە. لەو خۆپشاندانەدا خاوەن زەویەکانی هەشتی حەسارۆک کە شەقامی بەردەم ئەنجومەنی وەزیرانیان داخست بوو بەڵێنیاندا کە هەموو سێشەمەیەک لە بەردەم ئەنجومەنی وەزیران گر ببنەوە. ئەوەش دووبار دەکەینەوە هەموو سێشەمان لێرە گربوونەوە دەکەین هەتا جەنابی سەرۆکی حکوومەت دەبین. زەویەکانی هەشتی حەسارۆک نزیکەی 17,000 پارچە زەوی دەبێت و بۆ ماوەی نزیکەی 20 ساڵە وەکو خۆی ماوەتەوە. حکوومەت هیچ خزمەتگوزاریەکی بۆ ئەو ناوچەیە نەبردووە و تا خاوەن زەویەکان بیکەن بە خانوو. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.